هاوشێوەی نیشتیمانەکەیان ئێرانەکان لە ئەمریکاش یادی چلەی کچە کوردەکەیان کردەوە ژینە ئەمینی بەردەم کۆشکی سپی لە واشنگتن دووگربوونەوە یەکێکیان فارسەکان جگە لە یادی ژینە پەیامە سیاسیەکانیشیان گەیان دڵخۆشیشن کە چلەی خانمە کوردەکە لە ئێران سەرتاسەری بوو. لە ڕاستیدا ئێمە بەرەو شۆڕشێک دەچین کە لە ئێران هەڵگیرساوە کاتی ئەوەیە کە وڵاتانی خۆراوە و ئیدارەی ئەمریکاش لەوە بگات داخوازی خەڵکەکەیە کە دەیانەوێت ڕژیمەکە بگۆڕدرێت. تەواوی گەلانی ئێران هاتوونە سەرخەت خانی ئەو ڕژیمەی کە 43 ساڵە کورد کوژی فارس کوژی سورد کوژی هەموو ئێران کوژی دەکات. لە زۆر شار و شارۆچکەی ئێران چلەی کچە کوردەکە سەرهەڵدانی سەرتاسەری بوو. ئەوانەی سیاسەت لە زێدەکەی خۆیان ئێران دەربەدەری کردوون پێیان وایە ئەم کاروانە هەر دەگاتە جێ. ئەم جارە خەڵکی ئێران بە مافی دیموکراسی خۆیان دەگەن یادی چلەی ژینان نیشانیدا کە خەڵکی ئێران پاشەکشە ناکەن ئەوە تاریژێمەکە هەر کەس دە کوجستەدانی تر شوێنی دەگرنەوە و بەردەوامی بە خۆپیشاندانەکان دەدەن. چلەی ماتەمینی ژینە ئەمینی لای کوردەکانیش بە شێوەیەکی جیاواسی بەڕێوەبرا. ڕۆژی چلەی شەهید ژیناوە لێرەینە کۆبووینەتەوە کە بە خانەوادەکەی بڵین ئەمەش هاوخەمین شەریکی خەمتانین دیارە شەهید ژینا نەمردۆ زیندووە. ئەگەر ئێرانیەکانی تاراوگا خەیاڵ بە گۆڕانکاریەوە بکەن وەک دەرئەنجامی خۆپیشاندانەکان ئەوە ئەم شیکەرەوە سیاسیە کە بەشدار بوو لە ڕەوڕەسمەکەدا پێی وایە ئەگەر ڕژێمەکەش نەڕووخێ گۆڕانکاری لە ئێران دێنێتە کایەوە. ئەو خۆپیشاندانانە دەربارەی ئازادی و سربەخۆییە سەبارەتە بەوەی دەخوازن ئەگەر گۆڕانکاریش ڕوونەدات و چارەسەری نەهێنێت بەڵام گۆڕانکاری لە تاران ڕوودەدات و لەو باوەڕێدام لەگەڵ پیشگیری خەڵک گۆڕانکاری ڕوودەدەن. خۆپیشاندانەکانی یادی چلەی ژینە ئەمینی سەرتاسەری بوو. ئیدی ڕوون نییە ئایندەی ئەو خۆپیشاندانانە گۆڕانکاری دەهێنێ یان وەک خواستی ئێرانیە تاراوگەنشینەکان ڕژێمەکە دەڕووخێ. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.